بووتەوە و تا ڕادەیەک ئیدی خەڵکی شارەکە زەنگی دەستپێکی ژیانی نوێیان لێداوە. مووسڵ شارێک نیوەی زیاتری ئازاد بووە. ئەم بەشەی کە لای چەپی شارەکە و ڕووباری دیجلەیە دوای داعش ئێستا خەڵک سەرقاڵی ژیانی ڕۆژانەیان و ژیان لە دوای شەڕ لێرەوە بەدواوە ئاسایی دەبێتەوە. بەڵام هێشتا بەری ڕاستی شارەکە بە دەستی داعشەوەیە. ئەم دووبەرەیە ئێستا زۆر جیاوازیان هەیە. لە دوای تا ڕادەیەک بێدەنگبوونی تفەنگەکان لە لای چەپی مووسڵ خەڵکی ئێستا سەرقاڵی دووبارە دەستکردنەوە بە ژیانی نوێن. مووسڵ دووەم قەرەباڵغترین شارەکانی عێراق لە ڕووی دانیشتوانەوە. لە پێش داعش لە دەی حوزەیرانی 2014 تەواو مێژوویەکی جیاواز بوو بۆ ئەم شارە. لە شارێکی عێراقیەوە کردی بە پایتەختی دەوڵەتێکی دیکە کە ئەویش بەلای چەکدارانی داعشەوە پایتەختی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام. ئێستا پتر لە نیوەی شاری مووسڵ لە دەستی داعش دەرهێنراوە. سەرباری وێرانیەکی زۆر کە شارەکەی تەنیوە و خاشاک و زبڵ پاش ماوەیەکی زۆری کردە سەربازیەکان هێشتا سەر شەقام و نێو کۆڵانەکانیان قەرەباڵغ کردووە. بەڵام لای چەپی شارەکە کە لە دەستی هێزەکانی عێراقا خەڵکی هێدی دەگەڕێنەوە بۆ سەر ژیانی ئاسایی خۆیان. ئیدی بازاڕەکان دەستیان بەکردنەوە کردووە، نووسینگە و دوکانەکان دەکرێنەوە. لە ناو شاردا لە زۆرینەی شوێنەکان قەرەباڵغی هەیە. هاتوچۆ بە ئۆتۆمبیل و ئەسپ و عارەبانە و تەنانەت عارەبانە بە تەنیاشەیە. خەڵکێک بە پیادە و هەندێکی دیکەش بە سواری ماتۆرسکیل هاموشۆیەکی زۆر هەیە. مووسڵیەکان لە کۆتایی ڕێگەکەدان بۆیان دەرکەوتووە. ئیدی ئەوەی هەیە ئێستا ژیانێکی نوێ و زۆری جیاوازە لەوەی سەردەمی داعش. بۆیە دەیانەوێت لە پاش وێرانکردنی شارەکەیان ژیانی نوێ دەست پێ بکەنەوە. مووسڵ ئێستا نیوەی پتری ئازاد بووە. بۆیە ئێستا لە شارێک دەچێت دوو دەوڵەت حکمی بکات. بەری چەپی مووسڵ ئازادیەکان زیاترن. بەڵام ئەو بەری ڕووباری دیجلە کە بەری ڕاستی شارەکەیە هێشتا ئازادیەکان بەرتەسکن و خەڵک هێشتا دەچەوسێنرێتەوە. وەزارەتی ناوخۆی عێراق پلانێکی فراوانی بۆ بەڕێوە